ئەوە شتێکی ڕامیز ئێمە و ئەو پیاوە هەد یەکترمان نەناسیوە بۆیە گەر لەو پیاوە لێم دەپرسی من ئەو پیاوە لە عەرز دەدەم عارف ڕامیز ئەو شوێنەی دوجار لە دوای خۆت جێتێشت من هێشتا لەوێ بەڕێوەبەرم ئەمن دەمەوێ ئەو پیاوە لە عەرز بدرێ عارف ڕامیز بە داوای لێبوردنەوە بەڕێزەوە دەستمان پێکرد بەڵام لە دوای تۆ لە دامەزراوەکە کارەکان زۆر گۆڕاوە باشتریش عارف زۆر باشتریش ئێستا زیاتر پێویستمان بە یارمەتی یەکتر هەیە ڕامیز تۆ قسەی ڕاشکاوانەت پێخۆشە گەر ئێستا من پێویستیشم بە یارمەتی بێ داوای یارمەتی لە تۆ ناکەم کەسانی تر هەن دەچمە لای ئەوان کەسانی وەکو ئەمە ئەوەی داوای یارمەتی لەوانە دەکا مانای وایە دەیە وەکو ئەوان بێت فەرموو هەرکی خۆت بە جێگەیان هاتی هاوڕێ کۆن فەرموو چی تێ بە ئێمە بڵێ ئێمە بۆ دەکەین وەرە پێت بڵێم بوەستن گوێمە دێ هێشتا زۆرم پێماوە بکشێنەوە چی دەوێ دەمانەوێ یارمەتیت بدەین بۆچی ئەو قاتیلە دەکوژم لەبەر عومەر جاری ڕابردوو چی نەمابوو تۆ بکوژێ ئەم جارە چی دەگۆڕدێ هیچ شتێک باکاری خۆی تەواو بکە بەڵام من پێشتر کاری ئەو تەواو دەکەم یانی دەتەوێ بۆ عومەر بمری کەواتە بیگرە بیسەلمێنە ئەو پیاوە لەوانە خاڵۆ گاڵتە نییە لێی دەدەی کەوایە گولەکە بتەقێنە لەبەر چاوی هەموو کەسێک بە ڕۆژی ڕووناک هەر ئێوە شێت بوونە تۆ دەزانی من چیم تۆ بۆ من ئاسانترین تاقیکردنەوەی برادەر خاڵۆ شتێک بڵێ پێشوەختە تۆ شتێک بڵێ من ئەو پیاوەم نەبینیوە ئەو ناونیشان وشتی نییە قوربانیەکانیشت نییە پیاوی مردوون چی بکەن زوو بەدرم تەقی بابی کوژێم ئەوەی قوربانیەکانی دەیزانن مشتریەکەیشی دەیزانێت ئەوە یارمەتیم دەدات یاخود تۆ هاوڕێی کۆنم قسووریمان عەفووکە لە کاتمان گرتی دەی بڕۆ دەی بۆڵە کارکردن لەگەڵ تۆ چیرۆکە خاڵۆ ئاوا بێ کەسمان پێ ناکوژرێ کێ وتویەتی لەگەڵ من کار دەکەی ها ئەوە بەڕێکە دەری کرد یەکسەر فڕێدامە بەردەرگا هەموو شتێکی برد خانووەکە ئۆتێلەکە تۆ بۆچی هاتوێت ئێرە تۆ چ کارێک هەیە لێرە جانویستی ئێستا لە دوکانە باشە تەواو بوو
کاری ئەزار لەگەڵ تۆ تەواو بوو؟ من جوزانم. ئەگەر شتێکی لە تۆش کرد؟ ها؟ ئەگەر شتێکی لە تۆش کرد؟ بیر لەوە مەکە کەسێز لە من بکە. بەڵکو من شتێکەیە پێویست بێ بیکەم خوشکە. دەڕۆی؟ من جێ دەهێڵی؟ ها. تۆ بۆ ئەزەل نەڕۆیشتی و منت جێ نەهێشت؟ وا پێت دەڵێم یاری بە ئێمە کرد بۆیە وای کرد تا من و تۆ لێک بکە نایبینی؟ ئەو بۆ یاری کردی. تۆ بۆچی کردت؟ ئەوە چی دەکەی بەهار؟ مەڕۆ جگە لە تۆ کەسم نییە. گەر تۆش بڕۆی گەر منیش بڕۆم چی دەبێ؟ ماڵاوە خوشکێ دەیکەم. گەر تۆش بڕۆی سوێن دەخۆم دەیکەم. چی دەکەی؟ دەڵم چی دەکەی؟ خۆم دەکوژم. هەرچەنێک بێتە شێت بووی. یەک دەقە مەبەستە چییە و جارە؟ ها؟ شتێکت لە خۆت کردووە؟ هەوڵمدا مەمەت پێڕاگەشت لەسەر گۆڕی عومەر. خوشکیە دەتویست خۆت بکوژی؟ خوشکیە هیچ نەبوو وانییە؟ ها؟ هیچ نییە هیچ لە نەهات. ئای خوشکیە بۆچی؟ بۆچی؟ بۆچی بەهار؟ خۆ من شتێکی ئەوەندە خراپم نەکردووە ها؟ من تەنها عاشق بووم. بۆچی؟ 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 یەک دەقە شتێکت پێ دەڵێم. سەیری من کە؟ وتم سەیری من کە خوشکێ؟ ئەزەل خوشکی ئەزەل بەهار ئێدەی کچم با خوشکت پشوو بدە بۆ خۆی بێتاقەتە سیرکە ڕێ بدە با کەمێ بخەوێ. دەی کچم دەی پورە مەلیحە بیستت چی کردووە؟ پێگومان دەیڵێم پێشوەخت لەگەڵ عومەر قسە بکە. نا من چاوەڕێ ناکەم پێی دەڵم. ئێوە چی دەکەن شت بوونە؟ کچە هەستاوە خۆی بکوژە. بێ ئێوەی بە عومەر بڵێ نابێ. عومەر و شت نییە دەڵێم تەواو. باشە کچم بڵێ کچم. دیارە من نامەوێت تەواو بێ ها؟ بەڵام پێشوەخت لەگەڵ عومەر قسە بکە بێ ئاگادارکردنەوەی ئەو نابێ. پورە مەلیحە تکایە؟ ئەزەل لەکوێیە؟ ها؟ ناهێڵم خوشکم خۆی بکوژە. ئەوەندە ناهێنێ. ناهێڵم.